من ئێستا بصراحة دەڵێم ئەگەر عێراق حاضرە مانگانە 900 تریلیۆن دینار بداتە 900 ملیار عفو بداتە هەرێمی کوردستان ئێمە حاضرین فەرمون کەرەمکەن هەموو نەوتەکە ببن. باش ئەوەی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان ڕایگەیاند ئەگەر بەغدا ئامادەیە 900 ملیار دینارمان پێ بدات ئەوە هەموو نەوتی هەرێمیان ڕادەست دەکەین. هۆشیار عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە گەشتی هەواڵەکانی پەیام داوتی من پێیان دەڵێم هەموو نەوتەکە نا تەنیا 250,000 بەرمیل نەوتی ڕۆژانە و نیوەی داهاتە نانەوتیەکان ڕادەست بکەن ئێمە گەرەنتی دابینکردنی زیاتر لە 900 ملیار دینار دەکەین بۆ هەرێم. من ئەمەوێ زۆر بەڕوون و ڕاشکاوی لە ڕێگەی ئەم کەناڵەوە کەناڵی پەیامەوە ئەمە بخەمە ڕوو لە دووە کۆنگری ڕۆژنامەوانیدا نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان ئەڵێ ئەگەر ئەمانە ئامادەن 900 ملیار دیناری ماگانە بن بە ئێمە فەرمون بێن هەموو نەوتەکە ببن با خەڵکی کوردستان حەکەم بێ بەرپرسم لەم قسەیە ئێمە نوێنەرانی کورد لانی کەمەوانەی کە هاوڕەکانم لە گروپی 15 با لەم مانگەوە 250,000 بەرمیلی ڕۆژانە ڕادەست بکەن لەگەڵ لە 150 داهاتە نانەوتیەکان ئێمە ئەگەر لە سەروی 900 ملیار دیناری ماگانەمان لە موازنەیە جێگیر نەکرد بزانە ئێمە هەموو ئەو قسانەی لە ڕابردوودا کردومانە ناڕاستە. بەرپرسانی هەرێمی کوردستانن و بە تایبەتی سەرۆکی حکوومەت و هاوکات غالب محەممەد ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی پەیامدا ڕایگەیاند ئەگەر حکوومەتی هەرێم لە ساڵی 2019 250,000 بەرمیل نەوت و نیوەی داهاتە فیدراڵیەکانی ڕادەست بکردایە ئەوە مانگانە بڕی 1 تریلیۆن و 200 ملیار دینار لە بەغداوە بۆ هەرێم دەهات کە بەشی تەواوی موچە و خزمەتگوزاری و دزی بەرپرسەکانیش دەکات. بۆ پێی لە ئێستادا موچەی تەواوی موچەخۆرانی هەرێم پێویستی بە 895 ملیار دینارە. لەبەرەوە لەو فەقرە هاتووە ئەڵێ تۆ 250,000 بەرمیل لەو تەسلیمکە نیوەی داهاتی مەرزەکان تەسلیمکە ئێمە زیاتر لە ملیارێ دۆلار بۆنێ ملیارێ دۆلار ئەکاتە تریلیۆنێک و 200 ملیار دینار با بێت موچەی فەرمانبەرانی هەرێم تقریبان 880 ملیارە لەوەش 320 میلیاری ئەمێنێتە 320 میلیار ئەمێنێت و ئەتوانن پرۆژەی پێ بکەن ئەتوانن قەرزیان بەسەرەوە بیدەن و لەگەڵ ئەوەشتا 250,000 بەرمیل نەوتی تریان ئەمێنێت و ئەتوان ئەگەر 50 لە سەتیش لەگەڵ کۆمپانیەکان شەریکمان بن 250,000 بەرمیلەکە دەن بە ئەوان و نیوەی داهاتی مەرزەکانیش ئەمێنێتەوە بۆ بەرپرسەکانی یەکێتی لێرە بیدزن و بەرپرسەکانی پارتیژ لەودی و بیدزن بەشی دزیەکانیش ئەمێنێتەوە. ماوەی 6 ساڵە موچەخۆرانی هەرێم بەدەست ڕێکنەکەوتنی هەرێم و بەغداوە دەناڵێنن لە کاتێکدا بە پێی ئامارەکان بەرپرسانی هەرێم زیاتر لە 1 ملیار بەرمیل نەوتیان لە ماوەی 13 ساڵدا فرۆشتووە کە بەهاکەی بە زیاتر لە 80 ملیار دۆلار دەخەمڵێنرێت.